بەشداربوویەکی وەک خوێندکار یاخود من وەک خوێندکارێک بەشداریمان کردووە لە پراکتیکیەکە بە شێوازێکی عەمەلی توانراوە کار بکرێت بۆ ڕاهێنانکردن بە خوێندکاران کەوانێکە لە داهاتووە بنە پارێزەر یاخود خولیان هەیە بە شێوازێکی پراکتیکی بیانەوێت ببنە پارێزەر و معلوماتەکان وەرگرن. پیشی پارێزراتی زیاتر ئەتوانین ڕۆتیناتێکی زۆری هەیە. بۆ ڕۆتیناتە زۆرەکە بەردەوام بە دایرەکانە یاخود بە مەحکەمەیە پێویستە کات بەردەوام چاومان کراوە بێت لە بەرامبەر ڕۆتیناتەکان و بە فعلیان ئێمە ڕۆتیناتەکان ئەنجام بدەین توانیمانە ئەوە لەمان دەست پێوت کە بەشداری بکەین لە خولی ڕاهێنانی پارێزەرایەتی بۆ دوا ڕۆژمان بۆی تاوەکو بە پراکتیکی ئێمە بتوانین ڕۆتیناتەکان و پیشەکان ببینین کە ئەرکی پارێزەر چیە و جەخت کرایە لەسەر ئەرکی پارێزەر وەک ئێستاش ئێمە لە بەڕێوەبەرایەتی توندوتیژی ئافرەتان و خێزانین و چەندین شوێنی ترمان کردو وەکو ڕۆشن بۆ مەحکەمە وەکو دایری تەنفیز بەڕێوەبەرایەتی جێبەجێکردن و ئەمانە زۆر سوودمان لێ بینیوە هەم بۆ خۆمان هەم بۆ پیشەی پارێزەرایەتی لە داهاتووە. أنا أحد المشاركين بدورات تطوير المحامين. طبعا هذه الدورات هي ليست من الناحية النظرية وإنما من الناحية العملية أيضا. تطوير المحاماة في هذه الفترة يحتاج إلى تطبيقات عملية في زيارة المواقع. استفادنا كثيرا وتطورت معلوماتنا وفقا لزياراتنا التطبيقية المستمرة في هذه الدورة. هذه الدورة تعمل على تطوير المهارات بشكل منتظم في المواعيد محددة في دوائر يحتاجها كل محامي في الأوقات الحالية. لذلك نحن نأمل دائما التعاون المستمر مع هذه الدورات ومع هذا الوركشوب من أجل تطوير المهارات بشكل جيد ومن أجل الاستفادة والحصول على معلومات قيمة. شكرا جزيلا لكل العاملين على هذه الدورة.